سڵاو دەکەی خۆتان جژنی پیرۆز بێوەتە خۆشیاوێت زۆر ئەسکن ئەف سەکنامەژیل vê derê lê hember êrîşên ser şengalê têne kirin şermezarkirina wan got li wextekî wisa de bi rastî jî çawa Daeş êrîşî vê civakê kir. Sala 2014 jî li ceşna çilê havînê ya êzdiya her wisa lê 19 Nîsanê de ceşna sersala êzdiya jî artêşa Iraqê jî êrîş kir. Em li vir de banga xwe bo hemû dewleta Iraqê radgihînin. Got kadimî re ne şerîk bin bila hilwestê xwe deynin. Hikûmeta Başûrê Kurdistanê jî pedekê re ne şerîk bin bila hilwestê xwe deynin. Niha êzidî xwe bo parastina xwe amade dikin. Hêzên hatîne avakirin jî ji fermanekê hatine avakirin. Em bang li gelê xwe yî Kurdistanê dikin, lê gelê xwe yî Iraqê dikin. Li hemberî van êrîşa ramne ser xwe û em careke dî berxwedana yê beşê jî pîrozî dikin. ئێستا سنووری عێراق بە درێژایی 200 کیلۆمەتر سوپای تورکی تایە بە قوڵایی نزیکەی وەکو وتمان 50 تا 60 کیلۆمەتر سوپای تورکی تایە. ئەمە چ پاراستنێکە لە سنووری عێراق؟ ئەمە چ پاراستنێکە لە دەستوری عێراق کە هەموو میلەتی عێراق دەنگی پێداوە. لە وەڵامی داواکەی شاندی عێراقی لە ئەنقەرە ئەردۆگان وتبووی ئێوە پەکەکە لە شنگال دەرکەن ئێمەش هێرشی خۆمان ئەوەستێنین و لەمە دوا هێرش ناکەین. ئەم ئیتیفاقە سڕیە لە بینی ئەردۆگان و لە بینی بەڕێز کازمیا هەیە لە بینی شاندیوە. ئەم هێرشە لە کاتێکایە کە داعش جموجوڵی پیا کردووە لە کوردستان بە تایبەتی لە پارێزگای مووسڵ، لە پارێزگای دیالە، لە پارێزگای کەرکووک هەموو ئەبینین میدیاکانی جیهان باسیەکەن، میدیا کوردیەکان باسیەکەن کە هەر ڕۆژێ داعش لە شوێنێک هێرشە کاتە سەر خەڵقی عێراق، خەڵقی کورد. لە کاتێکە کە یەپەژە ئەیەوێ ئەم هێزەی دروست کردووە و ئەم هێزە گرێدراوە بە حەشدی شعبی بە گوێرەی قانونی عێراقی بەشێکە لە جێیشی عێراقی. یعنی بە چه قانونێ بە چه یاسایە جێیشی عێراقی هێرش دەکاتە سەر بەشێکی تری جێیشی عێراقی کە یەپەژە فەوجێکە لە چوارچێوەی منزومەی حەشدی شعبی و حەشدی شعبیش بەشێکە لە جێیشی عێراقی. ئەمە لە ڕووی یاساییەوە نایاساییە، لە ڕووی دەستوریەوە نادەستوریە، لە ڕووی ئینسانیەوە نائینسانیە. لەبەرەوە بە ناوی خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی کە ئێمە لێرە کۆبووینەتەوە داوا ئەکەین ئەو هێرشە بوەستێنن و بە سیاسەتی خۆیان نەپچنەوە و ئەوەشیان بالا معلوم بێ کە هێزی یەپەشە ئەو هێزانە نین کە بە 25 داعش بە هەزارەهان چەکدار چەکەکانیان فڕاوڕایان کرد. ئەمە هێزێکی ترە. ئەو هێزەیە کە لە کۆبانی و لە عەفرین بەرخۆدانیان کرد. ئەو هێزانەیە کە لوتی پۆزی سوپای تورکیان شکان لە زاب. ئەو هێزانەیە کە هەتا مردن هەتا دوا هەناسە شەڕەکە. هێرشەکانی 2014 داعش بۆ سەر ئێزیدەکان سەرەتای جینۆسایدێکی نوێی ئەردۆغان پارتی و عێراقە. ئەمەش درێژکراوەکەی بۆ ئەم ڕۆمان دەرکەوتووە. هەر بۆیە پەلاماردانی شنگال تەنها بوونی دین و جیاوازیەکان نییە، بەڵکو یەکانگیرێکی خەڵکی شنگالە بە فکر و فەلسفەی ڕێبەر ئاپۆ کە کوڕان و کچانی ئەم مەدرسەیە پارێزەری ڕاستەقینەی ئێزیدیەکان بوون و لە شنگالدا دژی هێرشەکانی داعش. هەر ئەمەش نەبوو، بەڵکو پێگەیاندنی خەڵکی شنگال بوو لە خۆ پێشخستن و پارێزگاریکردن لە خۆیان و خۆ بەڕێوەبردنی خۆیان. بۆیە شنگال و گرێلا ئاوێتەیەکی سروشتی حەقیقین بۆ شنگالیەکان. ئەمڕۆ هێزەکانی عێراق لەسەر داوای دەوڵەتی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان بۆ هێرشی سەر شنگال ئەمە نەخوازراوە و شەرمەزار و سەرکۆنە و ڕسوا دەکەین. هەر بۆیە ئەبوو پارتی شەڕی ناوچە داگیرکراوەکانی وەک زومار و خانەقین و دووس و کەرکووکی بکردایە نەک هێز بێنێتە سەر شنگال و ڕادەستی هێزە عێراقیەکانی بکاتەوە. پیلانجێڕی سیفەتێکی بارزانی و ئەردۆغانی فاشیە.
کە درێژە پێدەری چاوچنۆکی و خواستی داگیرکەری باشووری کوردستانە تاڵانکردنی سامانی ژێرزەوی و سەرزەویە هەوڵدانە بۆ لکاندنی باشووری کوردستان بە دەوڵەتی تورکیاوە هەر بۆیە دەوڵەتی تورکیا لە قەندیل و بارۆس شنگال ئەترسێت چونکە تاکە ڕێگە و بربەستی ئەم تەماحکاری و ستەمکاریەیە بۆیە بەردەوامی بە شەڕ و ئاشوب ئەدات و لە ناوچەکەدا هەوڵدانێکە بۆ دابڕانی باشوور و ڕۆژئاوا ئەمەش سیاسەتی پارچەکردنی هێزە بەرەنگاری دژی داگیرکاریە بێگومان گەلی شنگال بینیمان لە 2014دا جینۆساید کراوە لە ئێستاشدا بەرامبەر بە جینۆسایدێکی تر تێکۆشانەکە بۆ ئەوەی جارێکی تر نەبێتەوە بە قوربانی لێرەدا بەرپرسیاری یەکەم بەڕاستی ئەو هێزانان کە لە 2014دا نەیانتوانی گەلی ئێزیدی بپارێزن و ئەمڕۆ هاتوون دەیانەوێکە ئەو خۆبەڕێوەبەریەی کە لە شنگال هەیە کە ئیرادەی خەڵکی شنگالە کە بووە بە ئەمرێکی واقع و هەمووان پێویستە قبوڵی ئەو خۆبەڕێوەبەریە بکەن هێزە فەرمیەکانیان بکەن و هێزەکانیان فەرمیە هەموو پێکاتووە لە کچ و کوڕانی ئێزید خان و ئەوان بڕیاریان داوە کە نەهێڵن فەرمانێکی تر لەسەر ئەوان جێبەجێ بێ کچان و کوڕانی ئێزید خان بڕیاریان داوە جارێکی تر ئەوەی کە لە مێژوودا فەرمان لەسەر فەرمان لەسەریان جێبەجێکراوە ڕێگە نەدەن دووبارە بێتەوە پێمان وایە ئەو سیستەمە لەم ئیرادەیە دەترسێت ئیرادەی نەتەوە و باوەڕی و پێکاتە جیاوازەکان کە بەرگری لە هەبوون و ماف و کەرامەتی خۆیان بکەن بە دڵنیایەوە شنگالیەکان پەیامی ئەوەیاندا کە شنگالی ڕابردوو نییە و شنگالی ئێستا مۆدێلێکی نوێیە کوردێکی نوێیە ئێزیدیەکی نوێیە تاکێکی نوێیە بێگومان بە ئیرادە و بە باوەڕیەکی نوێوە کە ڕوبەڕووی داگیرکاران و خیانەتکارانی ناوخۆی ئەبێتەوە و تۆماریەکە بۆ مێژوو ئەگەر جاری یەکەم بێ ئیدی کچانی ئێزید خان نابن بە کۆیلە بە دەستی تیرۆریستانەوە ئیدی کچانی ئێزید خان پێشەنگایەتی بۆ شێڕشێکی نوێی دیموکراتی دەکەن نەک تەنها بۆ شنگال بۆ تەواوی ناوچەکە ئەمە مۆدێلێکی نوێیە چ هێزی عێراق چ تورکیا چ خیانەتکارانی ناوخۆیی خۆشیان بێیان خۆشیان نەبێ قبوڵی بکەن یان قبوڵی نەکەن گەلی کورد ئەمڕۆ چ ئێزیدیەکان چ ئازادی خوازانی کورد ئەمڕۆ مۆدێلێکی نوێی تێکۆشانیان دروست کردووە بەرهەمی 40 ساڵ خەباتە و بێگومان خۆبەڕێوەبەریەکە هەڵقوڵاوی ناوخودی ئێزیدیەکانە و بەرهەمی قوربانیدانە بەرهەمی تێکۆشانە بەرهەمی کۆمەڵکوشکاریە بۆیە دەبێت هەمووان ئەوە قبول بکەن و دەبێت هەمووان پاڵپشتی ژنانی ئێزیدی بن بە تایبەتی کە ژنانی ئێزیدی لە کۆیلەکردن و لە قوربانیدانەوە ئەمڕۆ بوون بە پێشەنگی تێکۆشانی شۆڕشێکی نوێی دیموکراتی لە ناو ئێزیدیەکان و تەواوی ناوچەکە ئەم بێژن بلا بێتە ڕاوەستاندن و ئەوی کەت بیژن یا پەکێنە ئەوژی هەموو خۆرت و کەچە ئێزیدیاینە نایەکی غەریبە ئەو حمایە خۆتکن ئەت بێژن بلا دەرکەون یعنی وێ بکویدە دەرکەون وچنەکێ دەرێ هەرەکەی مالاویە لوردە دیفاع ئاخا خۆتکن نە خەڵکی غەریبە هەر ئێزیدینە هەموو ئێزیدینە مەدوێ جێشی عێراقی ینی ڕاوەستێ بسەکنێ و دەرکەوێژ منتەقی بلا ئێزدی خۆبخۆل ئاخا خۆدی دەرکەون ئەم vێت خوازن ئەو هەر پیلانە پارتی بوو و دیسە هەر پارتیە ینی هەکە گوتن دێ چیقەکە ینی ئێزیدی پیش دەچوینە ئاخاخوا ڤەگەڕین جارەکە دیتر پیلانەکێ نێف خۆدە داتینن و خەڵکی شنگالێ دیسە ئەدرەڤێتە کوردستانی داخوازامە بێتە ڕاوەستاندن ئەف شەر بسەکنێ و خەڵکی مەدیسا ڤەگەڕێ شنگالێ و هەرە ڤەگەڕێ مالاخۆ و مەدوێ ئەم ژیم هەموو ڤەگەڕین سەر ئاخاخوا Thank you.